سڵاتان لەوێ بەڕێزان. ئایا کێشەی مڵکایەتی لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەبووە لەسەر شەڕەکان؟ ئایا تا چەند ڕاستە کە دەوترێت تاکەکان شەڕەکانیان گواستۆتەوە بۆ نێو پارت و لایەنە سیاسیەکان مەبەستمان لە کێشەی مڵکایەتیەوە بووە بە شەڕی سیاسی؟ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە چاپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ دکتۆر ئالان ممتاز پسپۆر لە زانستە سیاسیەکانە. زۆر بەخێوی ماوەسا ئالان. هەر بژینگانی من زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانتان. زۆر سپاس بۆ تۆش. لەسەرتاوە کێشەی مڵکایەتی تا چەند کاریگەری هەبووە لەسەر شەڕەکان بەگشتی لە عێراق و لە هەرێمی کوردستان؟ گیان ئەگەر بمانەیە باس لە تاریخی عێراق بە گشتی بکەین، ئەوەی کەی بینین ئەوەیە کە بە بۆنەی مێژوویەکی زۆر دوور و درێژ لە کێشەی گەورە لە سیستەمی مڵکایەتی لە عێراقا لە زمانی تاپۆی عوسمانیەوە بیگرە هەتاوەکو ئەو کۆمەڵای یاسایانەی لە 1983 بە دواوە هاتنەکایەوە، کێشەیەکی زۆر فراوان و بەرین دروست بۆ لە هەموو با بڵێن کەرتی کشت و کاڵی لە عێراقا. ئەم کێشەیە بە شکڵێکە کە بە بۆنەی ئەوەی کە چین لەسەر چین کەڵەکە بوون یاساکان و پراکتیکەکانی ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق بە شکڵێک کەوتۆتەوە کە چارەسەرکردنیان بووە بە شتێکی شبه مەحاڵ و ئەو خەڵکە کاتێکە کێشەی هەیە کێشەکانی هیچ دەربەستێکی تری بۆ نەماوەتەوە تەنها توموتیژی نەبێ و ئەم توموتیژیەش کە بنەڕە تا توموتیژیەکە لەسەر ئاستی مەحەلی و لەسەر بنەمایەکی ئابووری کاتێ ئەو خەڵکە ناچارە بە توموتیژی کێشەکانی حەلکە پەنابەن بۆ چی؟ پەنابەن بۆ ئایا چ بنیادێکی دەرەکی هەیە کە بتوانێت یارمەتیان با وەکو ریسۆرسێک بەکاری بێنن بۆ ئەم شەڕێیان کار ناچارن بیکەن چکە شتێکی کەیان لە بەردەمان نەماوە. لەوەتی با بڵین لە مێژووی هاوچەرخی عێراقا تەماشا بکەین، ئەم جۆرە کێشە مەحەلیانە کە لە قانونا چارەسەر نابن و هیچ بوارێکی چارەسەربوونی مەدەنیان بۆ نییە، خەڵکەکە پەناباتە بەر ئەو بنیادە حزبی و بنیادە چەک بەدەستانە مەرجێتەنها حزب بێ عەشائیر و ئیلی ئاخری کە ئەتوانن دەستیان کەوێ لە پێناوی ئەوەی کە ئەو خەڵکە بێن نەناو شەڕەکانی خۆیانەوە ئەبێ نەوعێک لە مقایەزە بکەن. من ناسنامەکەی تۆ هەڵەگرم، تۆ شوەرە بەشدار بە لە شەڕەکەی منە. ئەمە بە کورتی مختصری بریتی بووە لە با بڵین زەقترین دیاردەکانی دروستبوونی توموتیژی لە عێراقا. هەموو کاتێک کێشەی مەحەلی، کێشەی ناوخۆی، کێشەیەکی زۆر بەرتەسکە تەماشاکەی لە پێناوی ئەوەی کە بتوانن ئەو شەڕانیان بکەن پەنایان بردووە بۆ ڕێکخراوی حزبی و ڕێکخراوی عەشائیری بۆ ئەوەی شەڕەکەیان سەرکەوتوو بێ. لە پێناوی ئەمەشە خۆیان تەسلیم بە ڕێکخراوانە کردووە و بوون بە بەشێک لە جوهدی ئەو ڕێکخراوانە بۆ خۆ سەپاندن بەسەر باقی مێژوو. بەڵێ دکتۆر ئالان ئەمە سەبارەت بە عێراق لە هەرێمی کوردستانیشدا هەمان ئەم فاکتەرانن، هەمان ئەم هۆکارانن وایان کردووە کە دەتوانین بە پێی قسەی جەناب شەڕەکان ئابوورین زیاتر لەوەی کە سیاسی بن یان تایفی بن یان هەندێک هۆکاری تر. بەڵێ ئەگەر ینی کوردستان بەشێکە ینی لەم ناحیەوە بەشێکە لە بنیادی سیستەمی با بڵین مڵکایەتی لە عێراقا و ئەگەر سیرکەین گەورەترین کێشەکان لە کوردستانە کە با بڵین کێشەی توموتیژی لێکەوتۆتەوە گەورەترینیان بریتێ لە با بڵین لە شۆڕشی ئەیلول، دووهەمیان بریتێ لە شەڕەکەی نەوەکانی بینی یەکێتی و پارتی. ئەگەر سیرکەین بە ئەترافی خەڵکە فعالەکان لەو شەڕانە ئەم شەڕانە چۆن دەستیان پێکرد، لەکوێ چەخماقەی یەکەمی ئەم شەڕانە دەستی پێکرد. بۆ نمونە بەوازحی کە باس لە شۆڕشی ئەیلول دەکرێت باس لەوەکرێ ئاغای پشدەر ڕازی نەبوو بە ئیسلاح زراعی و بڕیاریە شەڕێک حازڵی حکوومەتی مەرکەزی مەلا مستەفای بارزان ئەم کابرایی بە دۆستێکی نزیکی خۆی زانە و بە قەرزارباری ئەو کابرایە زانی لەبەرەوە پێویست بچێتە پاڵیەوە. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی ئەوسا کە بریتی بوو لە برای مەحمەد و جەلال تاڵەبانی بڕیاریان نا ئەمە ڕاستە شەڕێکی ناقۆڵایە بە نسبەت حیزبێکەوە تێکێ، بەڵام ئەتوانین ئەم شەڕە بکەین بە شەڕێکی ڕزگاری خوازی نیشتیمانی. کەواتە دوایین بڵێن مەسەلەی دەربەگایەتی مەسەلەی خێڵ لێرەدا کاریگەری هەبووە لەسەر لایەنە سیاسیەکان بۆ ئەم شەڕانەی کە باسی دەکەی؟ بە تاکید جاوەرە سەر کوردستان ینی شەڕەکەی نەوەکانی بینی یەکێتی و پارتی بە ئەترافی کاک نەوشیروان مستەفا خۆی کە لە کتێبەکەی نووسیەتی مەوزوعەکە لە کوێوە دەسی پێکرد لە
کێشە لەسەر ریزە دوکان لە قەڵات سێ. پرسیارەکەی من لەوایە بۆچی ئەم جۆرە نەزاعاتە مەحەلیانە لەسەر کێشەیەکی ئابووری زۆر زەق و وازح بۆچی ئەبن بەهۆی ئەوەی کە بە هیچ شێوەیەک چار نەکرێن تەنها لە ڕێی تونگوتیژی نەبێ. ئەمەش لەلایەکی کە و بۆچی ئەم تونگوتیژیە ئەبێ ببێ بە شەڕێکی گەورەتر، ببێ بە شەڕی ناسنامە، ببێ بە شەڕی ئەوەی کە تۆ کەیت و من کێم و هەموو کۆمەلگایتیا تێوە بگلێ. نمونەیەکی تۆزێک زۆر با بڵین زەق بوو ئەوە لە 2005 لە مەدائین لە شاری مەدائین کەوێتە خوار بەغاوە. هەمومان لە ئەخبار ئەگەر بیرتان بێ لە مانگی شوباتە بیستمان کە قەتڵ و ئامەکرێ شیعە لەو منتیقەیە و خەڵکێکی زۆریان لێ کوشتون و لاشەکانیان فڕیاونەتە دیجلەوە و پەیتا پەیتا تەرمی خەڵک لە دیجلە دەرێنرێتە دەرەوە گەیشتە هەفتە و هەرچی عائلەی شیعە هەیە لە شارەکە ڕای کردە دەرەوە و وتیان گوایە قاعدە هاتۆتە شارەکەەوە و جێشی ئەمریکی و جێشی عراقی تەدەخولیان تیا کرد و تەوقی شارەکەیان ناو دوایی چوونە ناو شارەکە و تەماشاکەن بەبێت تەقەگرتیان. کەواتەوە شەڕی نێوان جێشی مەهدی سوپای مەهدی و سونیەکان نەبوو لەوێ کە دەوترامە شەڕێکی تایفیە بە هیچ نەوەی. اینجا با پێت بڵێم ئەمە تەنها شەڕە لە شەڕی با بڵین مەحەلیە لە عێراقاکە پەرلەمانی عێراقی تەحقیقی تیا کردبێ. بۆ خۆشحاڵی ئەو کاتەش یەکەمین جار بوو حیزبێک کە بە نوێنەری سونە خۆی لە قەڵەمەیە هاتبووە پەرلەمانەوە شتەکە ناتوان ڕابکرێ بە وڵات تەنها سونیە متەتەڕفەکان و شیعیان کوشتووە. کاتێک کە تەحقیق لە مۆزوعەکەکەن چی دەرەکرێت؟ بەڵێ کەواتە دکتۆر ئالان هەموو شەڕەکان لەسەر مەسایلی مڵکایەتیە. ئێمە لە پەیوەندی نێودەوڵەتەکان دەبینی شەڕی ئابووری شەڕی ئێستای جیهانە بە تایبەتی ئەگەر لە سەرەتای مرۆڤاتی و بێت تا ئێستاش. ئایا تا چەند شەڕی تایفی شەڕی سیاسی چۆن دەتوانێت کە بەشی ئابووری یاخود پرسی ئابووری فەرامۆشکە کە شەڕەکە هەمووی ئابووریە زیاتر دەوترێت لە نێو پەیوەندی نێودەوڵەتەکانیشدا بۆ شێوەیە؟ گیانی من کێشەی مڵکایەتی و کێشەی ئابووری لە زروفێکی زۆر ناتەبێت ئەگەر هەر لەوەی مەدائینە بمێنینەوە بە نمونە لە زروفێکی زۆر ناتەبێعە ئەبێ بە شەڕ و کوشتار لە حاڵەتێک ئابێ بە شەڕ و کوشتار کە ئەو خەڵکە کە بەشێکن لە یەک کۆمیونیتی با بڵێن هیچ چارەسەرێکیان لە بەردەستانە بێ غیری شەڕکردن نەبێ. ئەگەر قانونێک ئەگەر دەوڵەتێک لەسەر ئەساسی مەدەنیەت و لەسەر ئەساسی هاوڵاتی بوون دابمەزرێ و قانونەکانیش لەسەر ئەساسە دابڕێژرێن خەڵک پەنا نابا بۆ کوشتار لەگەڵێکدا. من مەبەستم لە پەیوەندی خەڵبەستن یاخود کاریگەری ئێران کاریگەری سعودی کاریگەری سووریا باشە ئەوە بێنینەوە. ئەمانە پەیوەندی نێودەوڵەتین شەڕی نێودەوڵەتین لەسەر ئابووری یان شەڕی خێڵن وەک باسی دەکەی شەڕی دەربەگایەتین لەسەر ئابووریان مڵکایەتی. ئەوەی کە ڕوویە لە مەدائین بری بە مختصر مفید وەکۆڵێ لە 1983 بەدواوە حکومەتی باس لەژێر زەختی با بڵین قەرزبارەیەکی زۆرەوە سیستمی سیاسی و اقتصادی خۆی گۆڕی قەراری یا ئەم هەموو ئەرزەی تەوزیع کردو بە ئیسلاحی زراعی ئەمە بە کەڵکی نایە و ئەبێ شەریکاتی زراعی گەورە بێنێتە عێراقەوە. چی کرد؟ بڕیاری یا ئەو عایلە فەلاحی کە ئەرزی زراعی بەسرە تەوزیع کراوە ئەگەر نەتوانێت لە ڕادەیەکی معینی ئینتاج بکە ئەرزەکەی لیاسانەوە بە هەر سەبەبێک بێت. زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکەیانەوە تا ئەسکەر بوون معنایەوەی ئیشی ناکرد و ئینتاج ناتوانێت بکە یاوە تا فرار بوو نەیەتوانی عسکەری بکە و نەیەتوانی ئیشەکەی بکە و لەبەرەوە ئینتاجی بۆ ناکرێت. بەم شێوەیە نزیکەی 11 ملیۆن دۆنم لە فەلاحی عێراقی سەنرایەوە. بەشێکی زۆریان بۆ نمونە لە کوردستان چاوەڕێیان کرد هەتا ئەنفال ئەنجاوەیان بۆ کرا. بەشێکی کەشیان لە وەسەط و جنوبی عێراق دوای ئینتیفاازەینەوە یەک ئەنجا بۆیان کرا ئەرزەکان و بسەنەوە و تەوزیعەکەن بەسەر خەڵکی خۆیان کاڵێم وەکو مەسەران فەتاح بەگی جاف لە کوردستانە بۆ نمونە یا صالح الموطلقی کە ئێستا سیاسیەکی ناوداری عێراقیە بەسەر ئەو نەوع خەڵکانە تەوزیع کرا و ئەرزانە. خەڵکێکی زۆر لە مەدائین ڕایان کرد چوونە ئێرانەوە ئەرزەکانیان درا بە سەرۆک عەشائیرەکان و ئەوانەی کە لە بەعسەوە نزیک بوون. باشە دوای ئینتیفاازە دوای ڕوخانی سەدام و هاتنی با بڵێن داگیرکردنی ئەمریکا بۆ عێراق پۆل برێمەر مشکلەی نەبوو لەگەڵ ئەو قانونە مشکلەی نەبوو لەگەڵ ئەو وحشیەتە لە داماڵینی مولکایەتی لە خەڵک. تەنها مشکلەی ئەوە بوو کە ئەو قانونە ڕێەیە بە شەریکاتی عەرەبی وەکو عێراقی تەماشا بکرێن وتی بۆ بەس عەرەبی با بیکەین بە ئەجنەبیش لەگەڵیە
تەنها ئەوە نەمشکلەیە بوو لەگەڵ ئەو خەڵکەی کە هاتۆتەوە هیچ بنیادێکی قانونی نییە ئەرزەکانیان باتەوە ئەمان بە ناوی شیعەگەری هاتوونەتەوە لەم سەری شەو کابراڵێ ئێمە حیزامی سنی بوون لە دەوری بەغا ناڵێ ئەمە ئەرزی هینە ئەرزە بەپێ ئەو قانونە بەسەرمانە تەوزیعکراوە لە بەرەوەی پیاوی ئەو حکوومەتە بووین والحاصل لە بینی ئەم دوانە شەڕەکان لە جیاتیەوەی ببێ بۆی چۆن ئەم ئەرزە وەرگرینەوە ئێمە فەلاحین و دەرکراوین بوو بە شەڕی ئەوەی تۆ سنیت و من شیعەم سەبارەت بە شەڕی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەگەڵ ڕژێمەکانی عراق سەرجەم ئەو ڕژێمانەگە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەو شەڕەکەواتە دەکرێت بڵێن هەمان لێکدانەوەمان هەبێ بۆ شەڕەکان کە پێشتر بەگشتی نەتەوایەتی لە قەڵم دەدرا تا ئێستاش بەو شێوەیە کە باس لە دەستکەوت دەکرێت باس لە مافی کورد دەکرێت تا ئێستا دەبینی لە سێپارچەکەی تری کوردستان ئەم شەڕە تا ئێستا هەیە نەک شەڕەکە وەکو شەڕی ملەتێکی زوڵم لێکراوە ئەوە باس ناکەم باس لەواکە مەسیری تاکە کەسی ئەو خەڵکە چۆن دیاری کرا بۆ نمونە ئەگەر مەبەستم لێکدانەوەی تۆ بۆ ئەو شەڕانە جیاوازە لەمە ئێستا لەم شەڕەکانی ئێستا عراق یان کوردستان من بە دوای چەخماخەکانیان ئەگەڕ لەکوێوە سەر هەڵەیەن و چۆن سەر هەڵەیەن و چۆن ئەبن بۆنەوە عاشەڕانە بۆ نمونە لەو دێهاتانەی کە من تیا گەڕاوم لە 6 دراسەیەکم کردووە لە 53 دەی سلێمانیە ئامادەبوون بۆ شەڕکردن و بۆ چارەسەرکردنی کێشەکان بە ڕێژەیەکی زۆر زەقتیار بوو ینی لە سەر و هەشتا لە سا باشە ئەو خەڵکەی کە هەرەبێ ئەم کێشەی بکا بە کێشەی شەڕ ینی چکە چاریکەی نییە بیت شێوەیەکی کە بۆی چارەسەر ناکرێت غێری بە شەڕکردن نەبێ بیرەکاتەوە لەوەی چی من هەبێ شەڕ لەگەڵ توا بکەم کێ ئەتوانم بێنمە ئەم شەڕەوە چۆن ئەتوانم بیهێنمەوە شەڕەوە وەڵا بیرمەکەوێت ئاخۆ من خاڵێکم پارتیە تۆ بیر دەکەوێتە ئاخۆ من ئامۆزایەکم یەکێتیە مەوزوعەکە ئەبێ بە شەڕی یەکێتی و پارتی لەو ناوەڕاستە من باسم لەوەیە کاتێکە لە وڵاتێکا ژیایت کە بنیەی سەرەکی مڵکایەتی پڕێتی لە مەشاکلی زۆر زەق کە بە خەڵک چارەسەر ناکرێت و بە نظامێکی سیاسی چارەسەرەکرێت کە لەسەر ئەساسی هاوڵ نیشتیمانی بووندا بمەزرێ نەک لەسەر ئەساسی تایفە و مەزهبوونەتەوە کاتێک ئەوە مەوجود نییە خەڵکە کارە بێ شەڕەکەی بکە پەنابەنە بەراو شتانە بەڵام دکتۆر ئەم کێشانە لە کۆنەوە هەن من ئەگە بگەڕێمەوە پرسیاری پێشوو شەڕی ڕزگاری خوازی کورد لەگەڵ ڕژێمەکانی یەک لە دوایەکەکانی عراقدا ئایا شەڕی مڵک بوو یان شەڕ بوو لەسەر مافی نەتەوایەتی یاخود مافی ئازادی ئەگەر نمونە بینینەوە بۆ ئەمە مادەی 140 کە لە ئێستادا هەمومان دەزانین کە شەڕێک کە تا ئێستا چارەسەر نەکراوە بە تایبەتی ڕوونتر شەڕی کەرکووک تا ئێستا شەڕی چییە ئەو شەڕەگە لێکدانەوە هەبێت بۆ ئەوە بە تایبەتی شەڕەکانی پێشووتری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرامبەر بە ڕژێمەکانی عراق سێرکە ئازیزم وەکو پێم وتی کاتێکە شەڕەکان ئەچنە با بڵین چوارچێوەی ناسنامەوە ئەوە ئیتر ئەبێ بە شەڕێکی ئایدۆلۆژی و لەسەر ئەساسی ناسنامە بەڵام پێش ئەوەی بگابەوە من باسم لێتی ئەگەر بینە سەر کەرکووک بۆ نمونە حزبە کوردیەکانی کە با بڵین لە کەرکووکە لە ناوچە با بڵین نزاع لەسەرەکانی کەرکووکە دەسەڵاتیان هەیە ئەبینی زۆر پشتگیری چین گەڕانەوەی جوتیار بۆ دێهاتەکانیان وانە بۆ چکە باس لە جوتیاری کورد دەکەین وانە باش هەرەوە حیزبانن کاتێکە بزوتنەوەی جوتیاری لە پشدەرە ڕوویا و ئاغاکانی میراودەلیان دەرکردە دەرەوە لە منتیقەکە چکێکم ئاغاکانی میراودلی ڕیان لێگرتبوون کە بگەڕێنەوە بۆ ناو دێهاتەکانی خۆیان یانەوە ئەو دێهاتانە نابێت کەس بگەڕێتەوە بووی ئێمە تیاین کاتێکە ویستیان بچنەوە ناو ئەو دێهاتانە قیادەی سیاسی ئەم دوو حیزبە بوون کە بۆ خەڵکانەوە خەڵکێکی هەڵەشەی گێرە شێوێنن بۆیەوە ئاکەن مەبەستم لەوەیە یعنی هەمان دیار دەکە گەڕانەوەی خەڵکی لادەیە بۆ شوێنەکانی خۆی کاتێکە لە چوارچێوەی ناسنامەیەکی تەسکەوە تەماشایەکەی لە شوێنێکا پێ دەڵێ گێرە شێوێن لە شوێنێکی کاڵێ حەقی خۆتە وەرەبا بتبەمەوە بۆیە مەبەستم لەوەیە کاتێکە تۆ لەسەر ئەساسی ناسنامەی ینی قۆرخکردنی یەک شکڵ ناسنامە مەسەلەکانت بەردە پێشەوە ئاواهی لێ لە لایەکوات بێ شەڕی مڵکایەتی تا ئێستا بوونی هەیە لە ناوچە جێناکۆکەکان بەتایبەتی هەتا لە بەغداد تا ئێستا فێلەکانی بەغداد چەندین مڵکیان هەیە کە تا ئێستا نەگەڕنداوتەوە بۆیان شەڕی مڵکایەتی تا چەند ڕۆڵی هەبوو یاخود کاریگەری هەبوو لەسەر شەڕی سیاسی یان شەڕی نەتەوایەتی نێوان لایەنە سیاسی کوردەکان بەرامبەر بە دامەزرا
بە ناوی هەیئەی حەلی نزاعاتی مولکی عقاری لە عێراقا. مەکتەبیان کردەوە لە هەموو عێراقا. بۆ نمونە لە سلێمانی مەکتەبێکیان هەیە، لە کەرکووک چەندیان هەیە؟ 9 مەکتەب. یعنی کێشەکان ڕاستە ینی با بڵێن بە بۆنەی ئەوەی کە کێشەکان چۆتە ئاستێکی ئایدۆلۆجیەوە بۆ بە حملەی تعریب و دەرکردنی خەڵک، کێشەکان دقات و سەدقات زیادیان کردەوە، بەڵام لە حقیقەتە لە بنەڕە تا سەیری کێشەکان کەی ئەبینی کێشەیەکی اقتصادیە و خەڵکەکە پەرۆشی گەڕانەوەیە و ئامادەیە هێزی چەکدار بێنێ لەگەڵ خۆیان بۆ گەڕانەوە، چونکەکم حاڵ و ماڵی لێ تێگیراوە. ینی بوونەوەری اقتصادی لە خەتەرایە بۆیە ناچاری پەنابردنە بۆ هێزی چەکدار و بۆ هەرچ کەس یارمەتی با بگەڕێتەوە بۆ منتیقەکانی خۆی. من مەبەستم لە نمونونەکەی فێلەکانی بەغدا ئەو بوو پێت وانیە تا ئێستا سەرنج ڕاکێشان یاخود ڕاکێشانی ئەم کەسانە بەستم فێلەکان بۆ ناو لایەنە سیاسەکان بە کوردی و بە عەرەبیەکانیشەوە زیاتر مڵکایەتیە ئابووریە یان هەستی نەتەوایەتی ئەمانە ئینتیمایانە بۆ نەتەوەکەی خۆیان کە هەندێکیان ئەما گەبگەڕێن بۆ کێشەی تر هەندێکیان خۆیان بە کورد نازانیان ئەمانە گیانەکەم هەر چێکێکمان بگری بۆیە مەسەلەی تاک ناسنامەی زۆر نەگونجاوە لەگەڵ بیئەی ئەم وڵاتانی جیهانی سەیە. ئێمە لە ناوچەیەکە ئاژین کە خەڵک زۆر تێکەڵاوی یەکتر بووە. یعنی بۆ نمونە سەرکردەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کێ بوون لە شێخ مەحموودەوە بیگرە خەڵکانێکن کە فەخر بەچیەوەکەن بە عەرەببوونیان، یعنی فەخر بە ڕەچەڵێکی عەرەبیەوە ئەکە. هەر چێکێک لە ئێمەمانان ئەگری، هەر چێکێک لە دانیشتوانی عێراقگری لە جیاتی ناسنامەیەک 5-6 ناسنامە هەیە، لە عینی کاتا کووردە، لە عینی کاتا شیعەیە، لە عینی کاتا خزمێکی هەیە کە سوننەیە، لە عینی کاتا خزمێکی هەیە تورکمانە، دایکی نەنکێکی یەهودە. یعنی هەمومان بریتین لە کۆمەڵێک ناسنامە. کاتێککە مشکلەکانمان کێشەکە پێچەوانەکەینەوە ئێمە باس لەوە دەکەین و تێگەیشتین لە مەبەستی جەنابەت کە تاکەکان کێشەکان یاخود کێشەی مڵکایەتی دەبەنە نێو پارت و لایەنە سیاسەکان، بەڵام بە پێچەوانەوە لە ئێستادا ئەمەی کە زۆر باز دەکرێت هەندێک جار کێشەی سیاسی نێوان هەولێر و بەغدا کاریگەری هەیە لەسەر کوردەکانی بەغدا یان بەگشتی لەسەر نەتەوەی کورد و نەتەوەی عەرەب وەکو هەموو جارێک سیاسەکان لە ڕاگەندەکان و هەڕەشەیەوە دەکەن کە بوونی شەڕی تایفەگەڕی هەیە لە عێراقدا لە ئارادایە. پێشماوەیەک بینیمان ئێتلافی ئەبناو العراق الغەیارە کە هێرشیان کردە یاخود هەڕەشەیان کرد لە کوردەکان کە بەغدا چۆڵ دەکەن پێیان. ئەم هەڕەشانە ناتوانین بڵێن ئەمە شەڕی مڵکایەتی نییە، ئەمە کێشەی مڵکایەتی نیە بەڵکو کێشەی نەتەوایەتیە لایەنەکان دەیکەن. مەبەستم لە پێشەوانەکردنی هاوکێشەکە ئەو بوو کە کێشەی سیاسی وا دەکات کە شەڕی تایفی دروست بێ لە عێراق بەتایبەتی کورد و عەرەب. گیانەکەم ینی ئەتوانین شتەکان لە سەرەوە لێک بینەوە خوارەوە، یان ئەتوانین لە بنەڕاتەوە سەرەوە نەک هەردووکیان ڕاستن. ئەگەر لە چوارچێوەی ئایدۆلۆجیاوە شت لێک بینەوە ئەبینی شەڕێکی فەوزا هەیە لە عێراقا، خەڵک لەسەر ئەساسی ناسنامەیەکتری سەرە بڕێ. بەڵام چۆن ئەو شتانە گەیشتنە ئەوێ، چۆن بۆ نمونە لە کۆمەلگایەکە کە بۆ نمونە لە مەدائینە سەدان ساڵە شیعە و سوننە لە مەدائین بەیەکەوەژی باشە، ژن و ژنخوازیان لە نێوان هەیە. کەسێک نییە بڵێ ئەمە سرف لە باو باپیریە و لەوەتی سوننەیە و لەوەتی شیعە ئەمەیان شیعەیە باشە. بەڵام کاتێک کە شەڕەکە ناچارە بڵێ من بە ناوی شیعەوەیکەم بە ناوی سوننەوەیکەم. ئەحزابە سیاسیەکانیش لەوەتەی فەرز بۆ بەسەریانە هەرێکی تاکە ناسنامەیەکیان هەبێ نانەکەیان لەوایە کە هانی ئەو جۆرە نزاعاتە بن لە عێراقا. ئەمە وای کردووە کە ئەو ناونیشانە هەڵبژێری بۆ تێزی دکتۆرەکەت کە گەڕان لە بازاری ناسنامە. بەڵێ شەڕی ناسنامە بووە. هەر کەسە و ئۆپشنی ناسنامەی هەر ئینسانێک لە عێراقاگری ئۆپشنی ناسنامەی زۆرە لەکوێ کامیان هەڵەبژێرێ بریتێ لە مەسلحەتێکی اقتصادی و لە نەتیجەشە هەتاوەکو ناسنامەکان لەسەر ئەساسی قۆڕکردنی یەک تاکە ناسنامە بێت، نەک لەسەر ئەساسی مواتەنە و هاونیشتیمانی بوون، تاوەکو ئەوە لە زاڵ بێ لە عێراقا چارەسەری کێشەکان هەر لە ڕێگەی خوێن و کوشتارەوە بێت. بەڵام ئەم شەڕانی کە باز دەکرێن بۆ ڕۆژانە لە عێراقدا مەترسی هەیە بۆ دووبارە بوونەوەی، پێت وایە عەقڵێتی تاکەکان نەگۆڕاوە بەرامبەر بە شەڕ ئەگەر مڵکایەتیش بێت. عەزیزم کاتێکە من یاری بەم هاوکێشە دەکات کاتێکە من تاکەکانن یان
سیاسەکانن وە کێشە سیاسەکان وا دەکەن کە هەردوو شەڕەکان دروست بن. کێشەکە لەوایە هەردوو لا ئەمەکە نوعێک لە مقایزە لە بینی ئەو خەڵکی کە هەرە بێ شەڕە اقتصادیەکەی بکە و تەنها بە شەڕ ئەتوانێ حەلی بکە و لە بینی ئەو حزابانەی کە نانەکەیان لەوایە قۆرغی تاکە ناسنامەیەک بکەن. ئەبێ ئەو علاقی مقایزەیە دروست ببێ و هەرە بێ شەڕەکان لە ڕێگەی ئەو ناسنامەیە بکەن چونکە بەدیلێکی تریان نییە. کاتێک کە تۆ بۆ نمونەیەکی ترت بەمێ لەسەر کوردستان. زۆر باشە پێم خۆشە لە کوردستانە بمێنەوە بۆەوەی کاتەکەمان بۆ تەرخانکەین. باشە. دوو قانون دەرچووە لە دوای 2007 لەسەر مڵکایەتی کە با بڵێن تعدیلە لە قانونینەوەی ئیصلاحی زراعی. یەکەمیان ئەڵێ ئەو ئەرزانەی کە هینی با بڵێن ئیصلاح زراعی و هین مڵکی حکومەتەوە دیراوە بە فەلاح ئەگەر فەلاح هەنێ شرط و شروتی داناوە ئەم شەرتانەی تیا بوو ئەوە ئەکرێ بە ناویەوە ئەبێ بە مڵکی یعنی تەصفیەی مڵکیەتی دەوڵەت بکرێ و هەمووی بکرێ بە مڵکی فەلاح. باشە؟ ئەمە قانونێکیان. قانونی دوای ئەوە دەرەچێڵە چی؟ ئەڵێ ئەو ئەرزانەی کە تەسویەیتیانە تەواو نەبووە تەسویە لە 1970ەوە ڕاگیراوە لە 1970ەوە ئەرز تەوزیع کراوە بەسەر خەڵکە یعنی ئەمە بەلایکەمەوە 40 ساڵە ئەرز ئیتر دەساودەستی کردووە لە دەستی ئەو فەلاحانەیە کە ئەرزی بەسەرا تەوزیع کراوە. ئەوەی کە تەسویەی تەواو نەبووە یعنی 40 ساڵ لەمەوە پێش و پێشتریش ئەوە ئەبێت تەسویەکەی تاو کرێ و ئەگەر خاوەنی هەیە خاوەنی بۆ بدۆزرێتەوە. باشە تۆ لە عینی کاتە ئەرزەکە تەوزی ئەڵەی ئەگەر ئەرزی حکومەتە و یراوە بە خەڵکەکە تەوزیع بکرێ بەسەریانە لە عینی کاتە پێشی ئەڵێ ناڕاوەستە لەوە ئەم ئەرزە هی تۆ نیە و هی ئەو نەفرەیە کە 40 ساڵ لەمەوە پێش ئەرزەکەی لێسەنراوە. پێش چەند مانگی بینیمان ئەگە بە نمونەی بێنینەوە لە هەرێمی کوردستان چەندین شەڕ دروست بوو لەسەر زەوی کشتتوکاڵی هۆکارەکانی هەر ئەمە بوون کە جەبا ئەو فکرێن بۆ تاوکەم ئەگەر ڕێمەسەری نەکردو بۆیان ئەمە تەداخولێکی سیاسی بووە ئەمە پێویستە کێشەکە حکوومەت چارەسەری کردایان هەمان بۆچوونەکانی جناوتە کە شەڕی خێڵ بوون لەسەر مڵکایەتی. من ئەمێ ئەو نمونێم شەرحەکەی تەواو کە من جاێک ئەڕێنەوە سەر پرسیارەکەت کاتێک کە تۆ هەمان ئەرز وعدی هەمان ئەرزەیەی بە دوو نەفەر ینی بەنیسبەت خەڵکەکەوە ئەم پرسیارم لە ینی قانونیەکانی وزارەتی زراعە کردووە کاکە تۆ ئەم قانونەت هەیە دوو قانونت هەیە متعارضی یەکترن ئەرزەکە لە هەمان کاتە ئەی بەم ئەیشیەی بەم بایبەی قانون ئەی چۆن چارەسەریەکەی واقعەن ئەوەیە کە چارەسەرەکە بریتێ لە چی وەزیری زراعە هات لە پەرلەمان نەسی قسەکەی ئەوەیە کە ئەڵێ ئێمە هیچ ئەرز ناین بە کەس ئێمە سەیری وەزعەکەکەین ئەرز بەدەست کێوەیە بە قانونیەکەین بە مڵکی ئەو مامعناه ئەگەر من لە کابراایەک بم لە با بڵێن مەناتقە حدودیەکان کە هینم تەواو نەبووە تەسوێم تەواو نەبووە 40 ساڵ لەمەوە پێش ئەگەر بە شەق توانیم خەڵکەکە دەرکەم ئەوە بەناوی منەوە تەسجیلە بێ ئەگەر نەمتوانی بە شەق دەریان کەم بەناوی ئەوانەوە تەسجیلە بێ. معنای چی؟ چارەسەری ئەم نەوعی کێشانە جارێکی کە گەڕایەوە بۆ کوێ دەستگای کۆمەڵایەتی و خێڵەکیەکانی ناو حیزبە سیاسیەکانی بەتایبەتی یەکێتی و پارتی یعنی لەسەر ئەساسی قانون و مواتەنە هیچ شتێک ڕوونایە هەر جارێکی کە سەر لە نوێ خەڵکەکەیان کردەوە بە دەرگای با بڵێن بینایی دەستگای کۆمەڵایەتیەکانی حیزبەکانەوە جارێکی کە ئەمە بۆ خۆی بناغەیە بۆ شەڕێکی داهاتووی خەڵکەکە لەگەڵ یەکترە. کەواتە دکتۆر ئالان دوا پرسیارمان داهاتووی ئەم شەڕانە پێت وایە بەکوێ دەگات لە هەرێمی کوردستان لە عێراقدا پێت وایە شەڕی ئاوا لە ئارادا شەڕی بەم جۆرەوە لێکدانەوەی تۆ چیە بۆ کێشەکانی ئێستایی نێوان هەولێر و بەغدا بۆ ئەم شەڕانە ئەگە شەڕی ئابووری بێکە هەندێک ڕخنە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە شەڕی ئێستای هەولێر و بەغدا شەڕی ئابووریە لێکدانی تۆ چیە بۆ داهاتووی ئەم شەڕانە یاخود ئەم کێشانە؟ پێم وایە دوو پرسیاری جیاواز ئەگەر باس لە نەوتەکەکەی ئەمەش بۆ خۆی نمونەیەکی ترە لەسەر ناسنامە یعنی بەڕێز وەزیری نەوت باس لە چیەکە ئەڵێ حەقێکی گەلی کووردە و بە خوێنی شەهیدانی گەلی کورد ئەم حەقمان پاراستووە کە ئێمە حەقمان هەیە بە پێی دەستوری عێراقی کە ئێمە قەراری ئینتاجی نەوت بین و گرێبەست بکەین کەس لاری نییە لەسەر ئەمە بە تایبەتی لەو خەڵکی کە معارزی جەنابی وەزیرن ئەمە کێشەکەیان نییە یعنی کێشەی ناسنامە نییە لە مەوزوعی نەوتەکە کێشەکەیانەوەی ئایا چ دقێکی دەستور ڕێت پێ ئەیە دوای ئەوەی کە پارە و پولی تەنقیبیان بە کامیلی دەرهێنایەوە لە سابیستی مولکیەتی نەوتەکە بەی بە شەریکەیەکی وەکو ئەکسان مۆبڵ یعنی
چ بەشێکی دەستور کە ئەڵێ سامانە نەوتیەکان مڵکی هەموو شعبی عێراقە چ بەشێکی دەستور ڕێت پێ لە سا 20 بەی بەوان ئەلێرا کێشەکە کێشەیەکی اقتصادیە فەلسفەی اقتصادی بەرامبەر بەنەوت بەڵام چۆن باسەکرێت لە ئەعلامەکانە ئایا حەقی کورد هەیە گرێبەست بکایان نا بەس ئەوە کێشە نیە لە ئەسڵە کێشەکە ئایا بە چ دقێکی دەستوری تۆ لە سا 20 نەوتەکەت هەیە بە کە مڵکی شعبە بە پێی دەستور ئەی مڵکایەتێکی نەقلەکەی بۆ ئەکسان مۆبڵ بۆ نمونە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەلامونتاز پسپۆر لە زانسە سیاسەکان سپاس بۆ ئامادەبوونیت زۆر سپاس گیانی من زۆر سپاس بەڕێزان بۆ تەماشاکردنی ئێوەش هەر لە خۆشی دابن